لە سەردەمی نوێدا دەتوانین بڵێن جوانی لە قاڵبێک دراوە کە خەڵک پەنا دەبنە بەر ئەو جۆرە جوانیانی کە بۆ بەستاندارێک و هەمان ئاانەیە بەدەستی بهێنن لەلایانی لەش و لاریشەوە ئێستا ئەتوانین بڵین پێوەرێک هەیە بۆی کە تۆ بێ لە شێکی ڕێکت هەبێ ناو قەدێکی ڕێکت هەبێ ئەمەوەی کردووە کە زۆرێک لە خەڵک بم بەسی کە کێشیان زیادە یان حەزەکەن لە شولاریان جوان بێ پەنا بەرنەبەر ئەو نەشتەرگەریانی کە ئەنجام دەدرێ بۆ لابرنی چوریەکان بۆی کە لە شولارێکی ڕێکیان هەبێ بزانین ئەم نەشتەرگەریە هەر بەڕاستی بابەتێکی جوانکاریە نەکرێت تەندروستیش بێ ئەو کەسانی کە دەچن کێشەی جەستەییان هەیە یان کێشەی دەرونیان هەیە و ڕێکارەکان چین زیانەکانی چییە سوودەکانی چییە و کێنەوانی کە دەتوان ئەنجام بدەن کێن ئەوانەشی کە نابێ ئەم نەشتەرگەری ئەنجام بدەن و پێویستە خۆیانی لێ بپارێزن ڕێنمایەکان چین دەکرێت کەسێک لە دوای ئەم نەشتەرگەریەوە بە تەواوەتی ڕزگاری بێ لە چوریەکان بێگومان ئەم بابەت و چەندین پرسیاریتر باس دەکەین لەم تەوەرە بە میوەداری دکتۆر حەسەن بەرزنجی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و ڕێکاری کە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاکتۆر بەخێر بێ سپاس کاکتۆر کە باس لە نەشتەرگەری لابردنی چوری ئەکەین چی ئەگرێتەوە کێن ئەوانەی کە ئەتوان ئەم نەشتەرگەری ئەنجام بدەن بەڵێ نەشتەرگەری دەرهێنانی چوری یاخود بڕینی پێستی زیادە دوو جۆرە یەکێک ئەوانەیە کە چوری زیایی لەشیان لە شوێنێکی دیاریکراوی لە شابوون و نسکە یان کەمەرە یان پشتە دەرهێنن وهروەها قۆڵ و ڕانیش بەشێکی ئەوانن کە پێستی زیادەیان هەیە عادەت نەمانە هەنێکیان بەهۆی دووگیانبوونەوە پێستیان کشاوە شەق بووە ئێستەخانانی کە دووگیان بوو نەزان پێستیان شەق بوو پێستیان شۆڕ بووەوە هەروەها دیواری سکیان کراوەتەوە بەهۆی زەختی مناڵەکەەوە ئەمە جۆریکانە بڕینە ئەوەی تریژان دەرهێنانی چوریە هەنێکی ژانەوەی دایانێتەوە چوریەکە لە شوێنێکی دیاریکرا و شوێنێکە خۆی بەستێتی و پرسیاری دۆمیشی کێن ئەوانی کە بۆیان ئەکرێ ئەوەی کە مشکلەی نەبێت یعنی بۆ نمونە زەختی نەبێت شەکرەی نەبێت کۆمەڵی نەخۆشی تری نەبێت کەەوە ئەکان نەخۆش ئەم نەشەکر ئەنجامنەیە ئەتوانێ بیکات بەجددی ئەگەر بڵێم فۆکەسێکی ور بکەمە سەر ئەوەی کە بڵین دووجان بە دەرەجەی یەک زائیدەن ئەوانش کە جسمیان دوایی محاولەیەکی زۆر چوری لە هەنێ شوێنیان ماوەتەوە چوری عیناتی پێوتر ئەوانە کاندیدەی دن بۆ ئەوانی ئەو نەشەگەر ئەنجام بن زۆر باشە هۆکارەکان چینکەوا لە کەسێک ئەکات بێوێت چوری لابات و دەکرێت بڵین لە ڕووی تەندروستیەوەی زیاتر لابردنی چۆرێک یاخود بۆ جوانکاری زیاتر خەڵک لێرە ئەیکات خۆی نەشتەگەری دەرهێنانی چوری وەکو دابەزاننی کێش بەگەڵک نێو بەدیلی دابەزاننی کێژ نییە ئەمە یەک دوو ئەو هۆکارانە هۆکاری دەرونی لەوانەیە بەشێکیان حەسکەن دەرونیش بەشێکە لە تەندروستی لانی دەرونی پێ ئاسوودە ئەبێ کە چوریکیەوە لە شوێنەکە دوای محاولێکی زۆر نەڕۆشتووە ئەم محاولی بۆکە نەشتەگەرەکە بکات و چۆرەکە لابە هۆکاری تری بۆ نمونە خانمێک کاتێ شووی کردوسکێکی جوانی هەبووە ئێستا دوای 4-5 مناڵ سیرەکە پێستی شۆڕ بۆتەوە ئەمە پاڵنەرە هیچ نەبێ ئەگەر جوانیش نەبێ بگەڕێتەوە بارەکەی پێشووی هەرسکەکەی ئاسایی خۆی بۆ بگەڕێتەوە زۆرمانی خانمەڵێ بستەنها ئەم چورە ئەم پێسە زیان بۆ لابێکی ترم ناوێ یعنی پێی باشە بگەڕێتەوە دۆزێک حاڵەتەکەی پێشووی خۆی کاکتۆر ئەمە نەشتەرگەریەکی ئاسانەیان قورسە کاتێک کەسێک بڕیاری لێ ئەدا چۆن بڕیاری لەسەر بدا وەکو بابەتی نەشتەگەریەکە خۆی نەشتەگەریەکی گەورەیە نەشتەرگەریەکی زۆر نەشتەگەری گەورەیە یانێگە بەراوردی بکەین بە تەجمیلی لوت بەراوردی بکەین بە پێڵی چاو بەراوردی بکەین بە ڕێخۆڵی کوێرەیەک ئەمە نەشتەگەریەکی گەورەیە بە نەشتەگەری گەورە هەژمارەکرێ بەهۆی کاتی عملیاتەکە ڕوبەری ئەو مەنتیقی کە ئیشیتیاکەین جۆری نەشتەگەریەکە نەشتەگەریەکی گەورە حسێبەکرێ بڵێ چنێک کاتی پێچێ باس کاتی عملیاتەکە بە پێی جۆری نەشتەگەرێکە بۆ من ئەگەر یەکێک تەنها پێستی سکی ببڕێ 2 ساعت بۆ 3 ساعتە ئەگەر بێوێت چوریەکە دەربێنێت و پێستی ببڕێت یعنی ئیشێکی تەواو بکە لەگەڵ یا چوری پشتیژی دەربکات ئەمە طبعاً کاتی عملیاتەکە بۆ هەر پرۆسیجریان ساعتی زیاکە ئەبێتە 4 ساعت 5 ساعت پێویستی بە بێهۆشکاری گشتیە 100% پێویستی بۆ بڕینەکە پێویستی بە بێهۆشکاری گشتیە بەڵام هەنێ نەشتەگەری تمەکە مەسەلەن تەنها دەرهێنانی چوری ئەکە ئەمە مەرج نییە بۆ بێهۆشکاری گشتی ئەتوانین بە لەوکاڵ بکەین بەڵام لە هۆڵی نەشتەگەریە
نەک لە سندەر و لە ژوورێکە کە هیچ مرجێکی تەندروستیتیانە بێت. باشە کاک دکتۆر، لە چ تەمەنێکا دەکرێت لابردنی چۆری ئەنجام بدرێت؟ لەسەر و هەژدەوە دوانین نەشتەگەری ئەنجام بێت. مەترسەکانی هیچ لەسەر کەسەکە هەیە بۆ منە لە دوای هەموو نەشتەرگەریەک مەسەلەن لە نەشتەگەری لە دان کێشانێکەوە بگرین کە دکتۆرە بەڕێزگە پێتەڵێ لەوانەیە چانسی خوێن بەربوونێت هەبێ. هەموو نەشتەگەریەک مەترسی خۆی هەیە. ئەم نەشتەگەریەش بە بەراورد بە نەشتەگەریەکانی تۆزێ زیاترە مەترسیەکانی. مەترسیەکانی ئێمە کۆمەڵێک مەترسیمان هەیە کە هەر ئەبێ ڕووبات کۆمەڵێکشمان هەیە حەز ناکەین ڕووبات. ئەگەر ڕووبات مەترسیە بۆ نمونە ئاوسان ئەمە شتێکی هەبێ هەموو کەسێ ئەمە ڕووبات یعنی پێوتێ کۆنسیکوێنس شینبوونەوە باشە ئازار ئەمە یعنی ئەبێ ڕووبات. ئەوەشی کە مەترسی گەورە حەز ناکەین ڕووبات بۆ نمونە تەقەڵکرانەوەیە ڕەشبوونەوەیە یاخود خوێنبەربوونە یان خوێن خەزبوونەوەیە. بۆیە پێش نەشتەگەری زۆر بە وردی ئەبێ هەسەنگان بۆ ئەو چارەخوازە بکەیت. بە نمونە لەوانەیە کە چارەخوازێک بێتە لای من ئەوەی کە زۆر گرنگە یەکەمیان جگەرەکێشان ئەبێ بەلایانی کەم و 4 هەفتە بۆ 6 هەفتە جگەرەکێشان بۆستێنێ. بەکارهێنانی حەبی منە ئەم دوانە چانسی خوێن خەزبوونەوە زیاترن لە نەشتەگەریەکەیە. هەڵسەنگاندنی دڵی نەخۆشەکە بابزانین بەرگەی ئەم نەشتەگەریەکرێ بەرگی بەنجەکرێ پاشان سۆنەر بۆیە بزانین ئەم نەشتەگەریە کە ئێمەکەین ئایا کێشی ناوەی هەیە لەگەڵ نەشتەگەریەکە بۆی چاو بکەینەوە. پاشان هەڵسەنگاندنی شەکرە زۆر چارەخوازەیە یەتە لامان هات نەیزانیوە شەکری هەیە یان غوڵدەی هەیە ئەبێ هەڵسەنگاندنی بە وردی بۆ بکەین ئەم فەحسانە لە پێش ئەوە بکەین بۆ ئەوەی ئێمە بە کەمترین مەترسی لێ دەرچین بۆی ئەم ماکە نەخوازراوانە ڕوونەیەن. لەبەر ئەوە بێ ئەسێسمنت و هەڵسەنگاند کە پێوتێ پیشنت سەلێکشنەکە دوور بێ ئەمانە لە مێشکی خۆ دەرکەی ئیتر ئەوەشی مایەوە لە کتێبە باسکرا و قەدەری خوای. کاک دوای نەشتەرگەری چەندێک ماوەی پێویستم کەسە ئاسایی بێتەوە؟ دیسان ئەوە بە پێی جۆری نەشتەگەریەکەیە. بۆ نمونە ئەگەر هەر چۆری دەربێنێ هەفتەیەک بە پێی جۆری کەسەکەش جۆری نەشتەگەری جۆری کەسەکەمانە توانای ئازاری کەمەین پێین فریشۆڵی کەمە بە بەسیتریش هەست بە ئازارەکە ئەمانە باشترە. بە پێی جۆری نەشتەگەریەکەش جۆری نەشتەگەریەکە دەرهێنانی چۆری بێ هەفتەیەک زۆر هەمانە چارەخوازی زۆرمانەیە کەمتر لە هەفتەیە چۆتە سەر ئیشی خۆی بڕینەکە تۆزێ ینی چاودێری هەیە ینی ئەبێ خۆی ئاگای لە خۆی بێ بۆیە وای لەکە تۆزێ درەنگتر بکەرێتەوە سەرکار بۆ من ئاگای لە تەقڵ بێ تۆزێ تداوی خوارەوەی بێ هەنێ جارێ بێ زۆر بەڕێکی نەڕۆ ئەو فترێ شتی قورز هەڵ نەگرێ لەبەرەوەی دیواری سکی تۆن کراوەتەوە بە پێی ئەوەی کە لە کتێب ئاماژەی پێکراوە بەلایانی کەمەوە 3 مانگ ئەبێ لە 5 کیلۆ زیاتر بەرزن کاتەوە بۆ ئەوەی پارێزگاری لە دیوارسکی بکە کە تون کراوەتەوە و هەروە پارێزگاری لە تەقەڵەکانی بکە. کاتە ئەگەر خۆپارێزی دەکات ئەو کەسەکە ئەم نەشتەرگەری ئەنجامدا ئەکرێ خۆی لێ بێتەوە یان ئەتوانین بڵێ ئیتر ئەم بە نەشتەرگەری ڕزگارتە بێ لە هەموو جۆرە چۆریەک؟ ڕزگار بوون لە چۆری نییە یان چەند بێ چۆری ناژی کەسێک پێ وابێ نەشتەرگەری بکات ئیتر تەواو ئاخر ئیتر تەواو لە چی؟ بۆ لە ورگی نامێنێ لە شێڕەکە بێتەوە بۆی دروست نابێتەوە. ئەگەر ئێمە ئەوە هەندێک کەسێ شتێک لە مێشکای دەڵێ بۆ نمونە چۆری ئێرەم دەرهێناوە بۆچی چۆریەکانی ترم زیاد بوون لە شوێنێکی ترە یان دکتۆر هەست دەکەم ڕانم قەڵەو بووە یان سکم قەڵەو بووە یان سکم قەڵەو بۆتەوە هەرسکی خۆی. ئەگەر ئێمە مەسەلەن خانە چۆریەکان لە کەسێکی ئاسایی یعنی تەندروستە خانی چۆری جێگیرە بەڵام قەبارەیان گەورە ئەبێ خانە چۆریەکان. ئەگەر ئێمە 1 ملیۆن خانەمانە بێ لە سکا بە نمونە ئێمە لەوانەیە لە نەشتەگەریەکە 500,000مان دەرهێنا بێ وانە دوایی ئەم 500,000 خانەیە کەمتر قەڵەو ئەبنەوە لە خانەکانی تر بۆیە دوای نەشتەگەری کاتێک قەڵەو ئەبنەوە ڕزگارە نابێت تەمان چۆریەکە ئەو شوێنانی کەماونەوە ئەو شوێنان قەڵەوە بن ینی ئێرە کەمتر قەڵەوە بێتەوە بەڵام چۆری ناوەی کە لە پشتی ماسوولکە یان چۆری ڕانی یان چۆری قۆڵی زیاد ئەکاتەوە لەبەر ئەوە ئەگە تۆ بڵێ ڕزگار بوو ڕزگارە نەبووە و ئەگە بتەوێ خۆ نان بخۆیت و قەڵەو نەبێتەوە بەڵێ قەڵەوە بیتەوە بە شێوەیەکی ناشرینتر بۆ لەبەرەوەی تۆ چۆری ئێرە دەرێناوە ئیتر ئێرە خانە چۆریەکانی کەمن وەکو پێشتر گەورە نابنەوە بەڵام شوێنەکانی تر کە چۆری تا دەرناتوە بەڵێ ئەوانە گەورە بنەوە لەبەرەوە مەوزوعی جێگیرکردنی کێش
لە دوای نەشتەگەری یاری نەکردن بە کێش زۆر زەڕورە بۆ ئەوەی نەتیجەکە ناشین نەبێت و جوانی ئەمەلیاتەکە خۆی بمێنێتەوە. باشە دکتۆر، جا ئەوەی کە کەسێک دەرهێنایی چۆری ئەکات و ئەمەلیات ئەنجام ئەدات، ئێوە ڕێنمایی ئێنێت لەسەر جۆری خواردن و وەروەها لایف ستایلی خۆی؟ ئێمە ئەوەی کە گرنگە من پسپۆری نەشتەگەری جوانکاریم هەموو پسپۆرەکان جاکراوەتەوە. ئەگەر بێتە لای من کێشی جێگیر نەبێ یان کاندیدەی نەبێ بە هینی BMI پێڵم کێشە جێگیر کە لای پسپۆڕێکی خۆراک کێشە جێگیرکە بابێتە لای من و دوای ئەوە کە کێشەی جێگیر بەڵم بەم کێشەوە بوەستە. ئەگەر نتوانێت بۆستە بێ پسپۆڕێکی خۆراک ببینێ یان بەردەوام بێ لە وەرزش بە شێوەیەک زۆر کەمیش نەبێ ئەبێ کێشەکەی جێگیرکە. نێرمە لای پسپۆڕێکی خۆراک ڕێنمایی باتێککە کێشی جێگیرکە. باشە هەنێک کەس هەیە دەرهێنانی چۆری ئەکات و بوو شوێنی تری جەستی بەکاری ئەهێنێتەوە، ئەمەیان چۆنیە؟ بۆ نمونە هەنێک کەسەیە بوونیەتی وایە جیسمێکی با بڵین پیاوانەی هەیە، جیسمی پیاو زیاتر سەرەوەی گەورەیە و خوارەوەی باریکە، ئەو ئافرەتەش جیسمی وایە ئەتوانێت چۆریەکە لەکەی لە کەمەری دەربێنێ. بۆ نمونە لە تەنیشتەکانی ڕانی کە زۆر خانم حەزیلەکە کە ئەوە جیاکاتەوە لە شکلی پیاوی لە بۆ شکلی خانمی حەزکات چۆرێکە لەو شوێنادانێت یا لە دەموچاوی ئەدایانێتەوە یان ئەوانی کە تۆزێتە منیان حەزگەن لە دەستیانە دایبنەوە لە بەرەوەی دەستی پێستی تەنک بۆ یان دەمارەکانی دەرکەوتووە. باش ئەمە هیچ مەترسێکی نییە بەکارهێنانەوەی دووبارە چۆریەکە؟ هیچ مەترسێکی خراپی نیە. وەکو بەکارهێنانەوەی چۆریەک مەترسینە، بەڵام خودی نێشتەگەریەکە بەڵێ وەکو من نێشتەگەریەک وەکو پێشتر ژوتم لەوانەیە ئێمە کۆمەڵە چانسمانێت چانسی ئیلتیاباتمان هەیە بۆیە ئێمەڵی لە سنتەرامەکەن لەوانەیە چانسی ئیلتیاباتمان هەیە. چانسی ئەوەی هەیە نەشتەگەریەکە جاری وایە خانمەکە ناگاتە ئەو نەتیجەی خۆی بیستە لەبەر ئەوەی چۆری بەشێکی ئەڕوات، یعنی ئەوەی کە لە کتێبا باس کراوە لە سا 40 بۆ لە سا 60 چۆری ئەمێنێتەوە چارەخوازەکەیەوە بۆ من چۆریەکەم نەماوە و ئێمەڵەمەوە باس کراوە لە کتێبە پێشتیش پێم وتو چۆری نازانین ئێمە چەندێکی بە دەقیقی ئەمێنێتەوە. هەر لەبەر ئەوە شەیەکە لە هۆکارەکانی مانەوە ئێمە پێڵین زۆر کێش دیاری پێمەکە وەزای دەموازجگەرە بێنێت چونکە نیکۆت نەبێتە هۆی دابەزاندنی ئاستی چۆری دانراوە. کاک دکتۆر، ئەم دەرهێنانی چۆری و دووبارە بەکارهێنانەوەی ئەم چۆریە هەر لە شێو کەسە بە یەک نەشتەگەری ئەنجام دەدرێت؟ هەر لە هەمان نەشتەگەری چۆرەکەی دەرێنین و پێشتر فریزیان ئەکرد بەست چۆریەکە بەس دەرکەوتو ئێستا و تەریقەیە باوی نەماوە هەربێ ڕاستە و خۆ لە ماوەی ساعتە بۆ 2 ساعتە دادبنرێتەوە. کاک دکتۆر، ئەگەر کەسێک بێتە لای بەڕێستان وێنەیەکتان بۆ بێنێ بڵێ دەمەوێت لە شولارم وەکو فڵان ناودار بێ، ئێوە توان ئەم جۆر نەشتەگەری بۆ کەسێک ئەنجام بدەن؟ ئەوە یەکێکە لەوانی کە من بۆیان ناکەم و حەجی ڕەکەم ڕسم شان نەیە. من نازانم ئەو ناودارە چەند جار ئەم نەشتەگەری کردووە، نازانم هەر ئەسڵان جلەکانی وەکو خۆمان نەزانین خانمان کۆرسەی بەستۆ، نازانم کۆرسەی بەستۆ یا ڕسمێکی واقعیە، نازانم ئەو چەندێک چۆری ناوی هەبوو و چەندێک چۆری تەرەوەی هەبووە، چونکە هەنێ خانمێت چۆریەکە کێتەلات چۆریەکە چۆری ناوی ئەم چۆری ناوە دەرناهێنرێ تا من بتوان ئەم نەتیجەی بۆ دەرکەم. لەبەر ئەوەی یەکێک لەوانەی کە باشە بۆیان نەکەی ئەوەیە کە وێنەیەکە بۆ بێنێ و بڵێ وەکو ئەم وێنەیەم بۆ لێ بکە. ئەی ئەگەر بینە سەر بابەتی ئەوەی ئەکرێ زیاد لە جارێک ئێمە نەشتەرگەری ڕێککاری و دەرهێنانی چۆری ئەنجام بدەین بۆ هەمان شوێن؟ بڵێ کێشەی نییە و ئەشوانی بکەین زیاد لە چەند جارێ بکەین. بەڵام مزاعفاتەکان زیاتر نابن؟ مزاعفات وەکو زیاتر نابێ، بەڵام وەکو نەشتەگەرێکە بۆ ئێمە قورسرە بێت لەبەرەوەی کە یەکەم جار کە نەشتەگەری کردووە گرژبوون یاخود تەلەیی و فایبرۆسس کە ڕوویاوە لە یەکەم جارە ئیتر ئەم جارە بە ئاسایی نابێ ئیشە قورسەکەکەوێتە سەر ئێمە. هەنێ جاری ژۆیە ئەوەی چۆری نەماوە تا بۆی دەربێن تو داینیتەوە ئەوە دوو جارێکتر قورسێ بێن بگەڕن بە دوای چۆریە لە شوێنکە چۆری بدۆزینەوە بۆی دابنینەوە. کاکتۆر، ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەریانە بۆ کەسێک کە نەخۆشی درێژخایانی هەبێت ڕێکارەکان چۆنیە بۆ ئەوان؟ ڕێکاری هەموو نەشتەگەریەک وەکەوەی کە پێشتر وتم هەڵسەنگاندنی دۆخی تەندروستیە وەکو زەخت و شەکرە و دڵ و ئەمانە ئەبێ ئەمانە جێگیر بکات. ئەینێرین لای پسپۆڕێکی هەناوی ئەمانە جێگیر بکات کە جێگیر بوو وەکو کەسێکی ئاسایلاتەوە نەشتەگەرێکە ئاساییە فەرقی نییە. ڕاستە پرۆسەی چاکبوونەوە لە کەسی بە تەمەنا خاوترە و ئێمە مەحاولەکەین لەو کەسانی کە بە تەمەنن پرۆسیجەری زۆر بەیەکەوە ئەنجام نێین
وەکو ئەوی کە لە گەنجەکە تەمان بوونێتی گەنج باشتر بەڵام دوجار ئەبێ هەموو دۆخێکی دڵ و شەکرە و زەخت و قودە و ئەمانەی جێگیر بگرێت پاشان لە شەگەرەکەی بۆ بکرێت. باشە کاک زۆر تا چەندێک لایانی دەرونی کاریگەری لەسەر ئەنجامی ئەم نەشتەرگەریانەی ئێوە هەیە کە بۆ جوانکاری ئەنجامەدرێت؟ زۆر باوەڕبوون بە خۆت ینی سێڵف کۆنفیدەنس متمانە بەخۆبوون زیاکە. بەنمونە خانمێک ئەگەرە چێ بۆ هۆڵێکی جوانکاری ئەبینە ورگێکی زۆری هەیە تەمان لەوانەیە ڕووینێ لە لای دووکچی گەنجا کە جسمێکی ڕەشیقیان هەیە یارێکە بکات یان بۆ جل لەبەرکردن ورگێکی گەورەی هەیە زۆر خانمە بینین دووسێ کۆرسی بە سۆکێتە لامان ئەڵێ بۆچێ بەستوە ناتوانم ینی لەوانەیە ڕووشی نیە چونکە ورگێکی پێسێکی شۆڕبۆی هەیە ورگێکی تەوانلایانی دەرونی زۆر باشە دەروانی باشەکات. باش کاکتۆر باسی کۆرست کرد ئایا بۆ چۆری هەر بەڕاستی کاریگەری هەیە ئەو کۆرسانەی کە خەڵک بەکاری هێنن وەکو ڕێکردنەوە و کەمکردنەوەی چۆریەکان کاریگەری نیە کاریگەری تەنها ڕێکلاام ئەوە وەکو بابەتی هینەکەی لیا دەرمانەکە دەرمانێکە یان قاوەیەکەیە قاوەیە بخۆ ئەمە چۆری ورگێ چۆری ئەو زانیاری هەیە تا بچێت دانیشێت چۆری ورگێ لابات و چۆری دەموچاوت ئەمە کۆرسش بەس کاتی تۆ لەبەرێکی لەوانەیە بۆ شوێنە گەڕۆیت بشارێتەوە ئینە کاریگەری نییە. کاک زۆر هەندێک نەوجوانی خود هەرزەکار هەیە خواردەمەنی 18 ساڵە و کێشێکی زۆری هەیە و چۆرێکی زۆری هەیە ئایا بۆ بارێکی لە ناکاو یاخود بارێکە پێویست کا دەکرێت خواردەمەنی 18 ساڵ ئەم جۆرە نەشتەرگەری ئەنجام بدرێت؟ من باش نییە بکرێت ئەبێ ئەمە پسپۆڕێکی خۆراک بیبینێ بۆ ئەوەی ئەو هۆکارانی کە بۆتە هۆی قەڵەو بوون ئایا هۆکاری هۆرمۆنیە مشکلەی هێلکەدانی هەیە جێنێتیکیە ئەمانەمان بۆ کۆنتترۆلکە تەمەەن کۆنتترۆلی ئەمە هەر بەلایانی کە مۆ ساڵە بۆ 2 ساڵیوێتە ئەو کاتە گاتە هەژە و سەر و هەژدەش ئەو کاتە ئیتر جسمەکەیتە بەدەست ئێمە کێشەکەی کێشێکی جێگیرە بەڵام تووشی پێشۆڕبوونەوەبوون ئەو کاتێ مەتوانین ئەنەشەگرەکەی لە شەگەر ڕێکارەکەی بۆ ئەنجام بین. کاکتۆر بابەتی ئەم جۆر نەشتەرگیریانە بابەتێکی هەسیارە ڕەنگە کەسێک بەهۆی ئەو لایەنە دەرونەشی کە هەیەی بێتەوە لای ئێوە بڵێ ئەنجامەکەم بەدڵ نەبوو لەو کاتە ئێوە چی ئەەکەن لەگەڵ ئەم جۆر نەخۆشانە؟ ئاساییە خۆ منیش توانام لەوانەیە توانایەکی محدودم هەبێ ئەگەر نەشەگەرەکەی بەدڵ نەبوو ئێمە دوو جۆرەیەکەمان ماوەی ئەنجامدانی نەشەگەرەکەی چونکە نەتیجەی کۆتایی لە دوای 6 مانگ و ساڵێکەوە دەرەکەوێ لەوانەشە ئەگەر دوای ئەوە هەر بەدڵی نەبوو ئێمە ینی بۆ یەکەین بۆ ئەنجامینەوە هەتاوەکو نەخۆشە مرتاح بێت و لێوان ڕازی بێ. ئەی دکتۆر ئەگەر بڵێن هەڵە تێگەیشتنەکان چییە سەبارەت بە ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی چۆریەکان؟ وڵی یەکێک لە هەڵە تێگەشتەکە ئەوەی ئازاری زۆر ئیتر زۆربەی وای لێ کرد و ئازارەکەی هەتا مرد نەڕوە بۆ شێوەیەش نییە ئێمە ئێستا بەهۆی پێشکەوتنی عیلمەوە تا بلۆگمانەیەکە ئەم منتیقێک بۆ بەنجەکە ئازارەکەمەکاتەوە پیسی ئیمانەیەکە بەتڵێکە و کۆمەڵێک ئازارشکێنی تیا وەری ئەگرێ ئازاری کەمەکاتەوە یەکێک لە هەڵە تێگەیشتنەکانی تریژ مردنە کە وای لێکن ئەو نەشەگەر مردن ڕاستە مردن هەیە بەڵام هەموو نەشەگەرێک مردنی تایە ینی کە تۆ ئەچی لە هەر بەسیترین نەشتەگەریەوە کەیکەی کۆمەڵی ڕێنماییتە خوێنی توی کلوان باسی مردنە ینی ئەمەیە بەس ئەوە نییە کە هەر یەکێک هاو لە مردن بەن یەکسەر لە مردن کاتەوە بەڵام دوجا هەر مردن باس کراوە. باشە دکتۆر تا چنێک پێشکەوتنی تەکنەلۆژیا هاوکار بووە لە ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەریە و بابەتی نوێ هاتبێتەکایەوە؟ زۆر هەڵسەنگاندنی نەخۆش پێشەوە بەهۆی ئەهمێرەوە ئێمە توانین هەڵسەنگاند بۆ نەخۆشکین بنمونە سۆنەر پێڵین تۆ چاوریت ئەمەنەیە ئایا تۆ ئەگەر ئەوە چاوری کەم بکە ڕازیت بە تایبەتی پیاوان چونکە زۆر پیاوە بۆ لامان ئەڵێ منەمێ وەرگم تەخت بێ کە سۆنەری بۆکەی پیا و سروشتی وایە چاوریەکانی پشتی ماسوولکەیە کە سۆنەری بکەڵین چاوریەکەی بینی پێست و ماسوولکەت 2 سانتیم بنمون ئایا 2 سانتیم کەمکە ڕازی تۆ بوون ئەڵێ ناوەڵام هەمزانیەوە زۆر سنگفلاتە بێ ئەمەیەکی لە هۆکارەکە دووەمیان دەرێنانی چۆری جاران ئامریکی ئاساییەکە ئێستا کۆمەڵ ئامری تازە پێیان بووە کە زۆر بە سریعتر چۆریەکە دەرەکە جۆری دوورینەوە ئێستا لەبری ئەوەی کە هەنێ کات ینی بە پێکەیسەکان لەبری و بە تەقەڵبی دوودنەوە بە لەزگاتوان لەزگەی بۆ داهانێن یەکێ لە چاودێری نەخۆش لە دوای ئەوە بۆ نمونە خەسخانەکەمان سوپازۆخوا زۆر ئەدڤانسن ینی پێشکەوتون ئەتوانین چاودێریکی وردی بکەین جاران نەخۆشکە ئەمان یەکسەر هەستە بڕۆ ئێستا توانین
گۆرەمی نیوماتیکەیە ئەی کاتە پێویستی ژناکە نەخۆش و جوڵە خۆی مەساجی بۆ ئەکات لە شوێنی خۆیان دانیشتووە و ئەمانەمووی بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە. کاکتۆر لە ماوەی پرۆگرامەکە زۆر ئەوە دووبارە کردەوە کە لە سنتەرەکان ئەنجامی مەدەن لە هەندێک شوێن ئەنجامی مەدەن بۆچی ئەوەندە جەخت لەم بابەتە ئاکەیتەوە؟ دوو بابەتی زۆر گرنگە. یەکیان ئەنجامدانی نەشتەگەری جوانکاری لە لای پزیشکی نەشتەگەری جوانکاری لە لای پسپۆری خۆیان. ئێستا من دکتۆرام لە نەشتەگەری جوانکاری هێناوە، یعنی بە درێژایی چەند ساڵی خوێندم لەو بابەتەیە ڕاهێنانم کردو و ئیمتیحانم ماوە. یعنی ئەمە یەکێک لە بابەتەکان لەلایەن پسپۆر نەشتەگەری جوانکاری و یەکێک لە بابەتەکان لە سنتەرە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە هەموو نەخۆشێک معارزە بۆ ئەوەی لە پڕێکە تووشی حساسیت بێت بە بەسیترین دەرزی لەوا چێت تووشی ئیلتیهابات بێت، لەوەی بەرگەی ئازار نەکرێت لە سنتەرەکەیە. ئەمانە هۆکە لەوەی تووشی شۆک بێت و خوێنی زۆر لێ بڕوە. ئەمانەی ئەوە نین ئێمە مجازەبە بە گیانی نەخۆشێک هۆ بکەین و بینە سنتەرێکەوە لە بەرکۆمەڵی هۆکاری تر چۆن ئەو دکتۆرانی کە ئەنجامیان لەبەرەوە باشتر وایە لە ڕووی یاساییەوە لە هۆڵی نەشتەگەریە بکرێت. باشە کاکتۆر، بۆ کەسێکی ئاسایی پێویستە ڕێژەی چوری لە جسمیدا چەند بێت؟ ئێمە وەکو ڕێژە حسێبی ناکەین، وەکو BMI حسێبەکەین. Body Mass Index کێشەکەت تەقسیمی باڵاکەتکەی بە مەتر دووجا. بۆ نمونە خانمێک 160 سانتیمە 1.6 کەڕەتی 1.6 کە ڕقمێک دەرەجە کێشەکە تەقسیمی ئەوە بکە پێوترێ Body Mass Index، یعنی قەباری جەستە. قەباری جەستەی نۆرمالی ئینسان 19 بۆ 25. ئەگە 25 بەرەو سەر و 25 بۆ 30 بێ پێوترێ کێشتیە. ئەگە 30 بۆ 35 قەڵەوی دەرەجەیەکە. لە 33 بەرەو سەرەوە باشترە نەکرێت. مەترسیەکان چەند هێندە ئەبن. لەبەر ئەوە ئەبێ لە خوار 33 بێ. یەکێک لە هەڵسەنگاندنی نەخۆش ئەوەیە. من چارەخوازی پێتاقەت ژێبەڵم من بۆ تۆی ناکەم، بڕۆ خۆدا بەزێنە بە هەر ڕێگەیەک لە ڕێگاکان دوایی وەرەوە من بۆ دەنجام. لەبەر هیچ سوودێکی بۆ تۆ نییە کە تۆ کێشەجێکی نەبێ باشترە نەیکەی. ئەم مەترسی من بۆ نەخۆشکردنەوە ناشێنمە سەر خۆم، چونکە لە ڕووی یاساییەوە دوجار تووشی کێشە بیت و لای خۆشەوە تاوانبارێت. دکتۆر، نەشتەرگەریەکانی جوانکاری بۆ ناسراوە کە نرخێکی زۆریان هەیە. ئەمە بەهۆی کواڵەتی ماوەدەکانەوە و بە هۆکاروی کە نەشتەرگەریەکە گرانە بەم شێوازەیە؟ کۆمەڵی هۆکارە لەوانەیە یەکێک لە جۆری نەشتەگەرەکە خۆی نەشتەگەریەکە کاتی زۆرە بێت. وەکو هیلاکترە بیت، وەکو کوالیتی لەوانەیە لە دکتۆرێک بۆ دکتۆرە فەرەکە هەنێ دکتۆرێ زیاتر بە چارەخواز و هیلاکە بێت و ئیشێکی جوانتری بۆ ئەنجامەیە. لە ڕووی یاسایی هیچ ڕێگرێک نیە تاوەکۆی کە نرخەکە دیاریکە، بەڵام دوجار نرخەکە لە ڕووی ویژدانەوە بێ زۆری نەبێت. نرخێ بێت ئیتر لەگەڵ کۆمەڵگاکە تا بگونجێ. ئێرە فەرقی هەیە لە دووبەی و ئێرە فەرقی هەیە لە شوێنێکی کە. کاکتۆر، لە ئێستا ئەوانەی کە دێنە لای ئەوە زیات ئەم جۆرە نەشتەرگەری ئەنجام دەدەن لە چ تەمەنێکدان و چ ڕاکێسێکن؟ لە چ تەمەنێکان هەمووی تایە، یعنی تا سەر 60مان هەیە، بەڵام زۆربەی زۆری ئەوانن کە لە بینی 30 بۆ 40 30 بۆ 40 عادەتەن ئافرەت دووگیانی خۆی تەواو کردووە، ئیتر حەزەکە بگەڕێت و دۆخەکەی پێشووسکێکی ئاوا بینێتە بۆ زیاتر لە 30 بۆ 40 زۆربەی خانمان ئەوانە کە بڕینەکەن، ئەوانشی کە چۆری دەرهێنانەکەن و دانانەوەکەن 20 بۆ 30. باشە، ڕێنمایی گشتی و کۆتایی چییە بۆ ئەو کەسانێکیانەوە ئەم جۆرە نەشتەرگەریە بکەن یاخود ئەم نەشتەرگەریان ئەنجام داوە؟ ئەوەی کە ئەنجامی داوە ئەوەیە کە کێشی جێگیرکە یاری بە کێشی نەکا بۆیە نەتیجەکەی بە جوانی بمێنێتەوەی تو وانەزانێ بڵێم ئەم چەورێ دروست نابێتەوە دەستکاتەوە بە خواردن. کێشی جێگیرکە بەر هۆکارێت هۆکارەکان پزیشکی پسپۆڕە یان وەرزشە. ئەمە ئەوانش کە نەشتەگەریەکان ئەنجام بن باشترە هەر مۆزوعی BMI فێر بن، لەبەر ئەوەی کە ئەگەر BMI سەر و 33 باشتر هەر نەشتە وەلای دکتۆر بڵێ تاوا من ئەمە دکتۆر بۆم ناکە دوجار تووشی دکتۆرێ بێ لەوانێ شارزایی تاوی نەبێ بۆ ئەنجام بە کێشەکەی پێش ئەوە جێگیرکە وەزائیدەن بزانێت کە ئەمە بۆ کێشداگرتن نیە، ڕاستە لەوانێ سوودێکی کەمی فیزیۆلۆژی بۆ لە شێوێ، بەڵام دوجار بۆ کێشداگرنی و بۆ کێشی دانابەزێت. دکتۆر وەڵامیش حەزەکەم ئەو ڕێنمایە بێ بە خەڵک کە ئێستا بەهۆی سوشال میدیا و وێنەیەکمان بۆ دروست بۆ جوانی ئەمانەی بە شێوازێک بین و یەکسەرینە لای دکتۆرێک بەبێ ئەوی کە زۆر جار پێویست بکە ئەم ڕێکارە ناگرینە بێت تا چەندێک گرنگە پرسوڕاژێکی گرنگ بە
پسپۆڕەکەین و لەگەڵیشیدا بە شێوازێکی دروست زمانوێ ئەم بابەت ئەنجام دەینێک بۆ چاولێکەری بێ. بابەتی سۆشال میدیا هەمومانی فریویاوە دانەودوان نییە ئەبێ مەوزوعەکە پزیشکێکی پسپۆرە ببینیت هەڵسەنگانێکی تەواو بۆ جسمی تۆ بکات ئەم ڕاستیانی کە هەیە دەربارەی نەشتەگەری جوانکاری وەکو پێشتر وتم دابەزانانی کە بەدیلی کێژ نییە و دوجار تۆ ناکا بە وێنە خەیاڵی کە لە مێشکی توایە ڕەنگە باشترێت بکە بەڵام ئەو وێنە خەیاڵی کە لە مێشکی توایە من نازانم چییە ناتوانم تۆ بگەێنم بەوە یان ناتوانم بە تاوەتی ئەگەر کێشی دەرونی ترێ هەبێ بەمە کێشە دەرونەکەت بۆ حلکەم و ئەمەکەیتە وەسیلێ بۆ وابزانی بەمە کێشی دەرونی هەلە بێ. دەستخۆش سپاس بۆ بەڕێز دکتۆر حەسەن بەرزنجی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و بەکاری کردن زۆر ڕێگەڵانە دووبارە دەستخۆش زانیارەکان.